خۆی لە ڕاستیە لەبەرەوەی کە چەمکی دەسەڵاتداری لەسەر بە کۆیلەبوونی کەسایەتی ژن بنیاندراوە لە هەمان کاتە سیاسەتیش مڵکی گشتی کۆمەڵگە نیە، مڵکی هەمان ئەو نخبەیە کە پەیڕەوی یاخود پیادەی دەسەڵاتی خۆیەکە لەسەر گەل لەسەر مەسەلەن سێکتەرە جیاوازەکانی ناو کۆمەڵگە بەو حکومە هەمیشە هەموو ئەو عقلیەتەی کە دەسەڵاتی سیاسی لە وڵاتان و لە سیستمە گشتیەکانی دنیا بەڕێوە بە سیستمێکی خاوەن عقلێتی پیاوسالارە خاوەن پارێزگاریکردنە لە دەسەڵاتی پیا و لە کەسایەتی بە کۆیلەبوونی کەسایەتی ژنە دەسەڵات و هێزی خۆی ئەبینێتەوە جا ئەگەر ئەم شێوازە مامەڵەکردنە ئەم شێوازە پیادەی سیاسیە لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ئەمانە تەنیا درێژکراوەی ئەم مۆدێلە بێ ئەوە لە باشووری کوردستان لە پاڵ ئەم هۆکارەدا هۆکاری تریشەیە ئەوژەوەیە کە دایمەن بەدەر لەوەی کە سیاست مڵکی نوخبەیەکی دیاریکراوە کە چینی دەسەڵاتدارە کە پیادەی حکم و دەسەڵاتی و پێگەی خۆی ئەکا بەدەر لەوە ژن پەراوێز خراوە پەراوێز خستنی ژن درێژکراوەی عقلیەتی بە هۆکاری کاریگەری کللتور دابوونەریت کۆمەلگا یاخود بە تایبەتیش لە ئەم وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە حکمیەوەی کە ئێمە ئەم وڵاتانە وڵاتێکی پیاوسالارن وڵاتێکی دۆگماتیزمن عقلێتێکی چەقبەست و سیاسەتی تێدا پەیڕەوەکە لەسەر کۆمەلگا ئەمانە بوونەتە هۆکاریەوەی کە ژن پەراوێز بخرێ هۆکارێکی تر پێم وایە لە کەدارکردنی کەسایەتی ژن ئەوە هۆکارە سەرەکیەکەیە لە وڵاتی خۆمان و لە باشووری کوردستاندا کە هەمیشە ئەو ژنانەی کە چوونە ناوەندە سیاسیەکانەوە چوونە ناوەندەکانی بڕیار بە شێوەیەک لە شێوەکان کەسایەتیان لە کەدارکرا لێیاندرا لە شکاندنی شکۆی ژنەوە بەڕاستی دەسەڵاتی پیا و هێزی لە خۆی دابینیەوە زۆر جار بەداخەوە تەنیا نخبەی دەسەڵاتدار نخبەی سیاسی هۆکار نییە بۆەوە نخبەی ڕۆشنبیر نخبەی ڕۆژنامەنووس نخبەی خوێنەر نخبەی مامۆستاوە هەموو لە هەموو پێکاتە جیاوازەکان کە چینێکەیە بە ناوی نخبە هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کە ژنان جورئەت نەکەن لە مەیدانەکاندا دەرکەون چی لە مەیدانی سیاسی لە ناوەندی بەڕێوەبردن لە ناوەندی بڕیاردانە بیرمان بێ لە ژێر ناوی سیستمی لیبرالیزم و ئازادی و چەمکی ئازادی ژنە دەیان ژن لە باشووری کوردستان لە کەسایەتیاندرا لە شکۆ و شەهامەت و شەخسیەتیاندرا زۆر جارە بینین ئەو ژنانەی کە دەرەکەون ئەو ژنانەی کە پێگەیەکیان هەیە یانەوێ ئیش بکەن بەداخەوە لە ژێر ناوی ئازادیە یەکەم شت کەسایەتیان لیانە درێ بۆی کە دەست درێژیان نەکرێتە سەر ئێمە بینیمان سنتەری میترۆ لە چەند مانگی ڕابردوو ئامارێکی بڵاو کردەوە لە 150 ژنانی ڕۆژنامەنووس ڕوبەڕووی لێدان تەحەڕوش دەستدرێژی کردنە بنەوە کەواتە ئەمە بووە هۆکارێکەوەی ژن بە ئاسانی جورئەتی کای سیاسی نەکە جورئەتی بەشداری دەسەڵات و ناوەندەکانی بڕیار نەکە ئیتر بەدەر لەوەی کە عقلێتێکی تریشەوەی کە باسم کرد لە عالەما کە مۆدرنیتە یاخود سەرمایەداری سیستمی سەرمایەداری کە ئەمڕۆ مۆدرنیتە پێشنیە ینی پێشەنگایەتی و سیستماکە باشکرا ڕۆڵی هەیە خۆی لەسەر بنیادنانی بە کۆیلەبوونی کەسایەتی ژن بنیاندناوە دووشتی جیاواز هەیە دەنگ هەیە دەنگی ژن هەیە و ڕەنگی ژن هەیە دەنگی هەیە و ڕەنگی ژن هەیە ڕەنگی ژن واتە بەشداری فیزیکی ژن و دەنگی ژن نوێنەرایەتی ڕاستەقینەی کەسایەتی ژنە ئەگەر مەسەرەن لە وڵاتانی سەرمایەداریە وەکو ڕەنگ ژن هەیە بەڵام وەکو دەنگ ئەکتیڤ نین یان ئەم ژنانە نەیانتوان دیفاع لە مافی ژن بکەن خۆی سیستەمەکە سیستمی سیاسی لە عالەمە سیستمی دەسەڵاتداری لە جیهانە وتم باسی ئەوم کرد کە لەسەر بە کاڵابوون بە کۆیلەبوونی کەسایەتی ژن بنیاندراوە هێزی خۆی لەوە وەرەگرێت کە ژن بەرجەستەیە لە بەردەستی ئەوە وەکو کاڵایەکی بەرجەستەیی مامەڵی لەگەڵاکرێ وەکو هەبوونێکی فیزیکی نەگەوەی کە معنەویان حساب بۆ هێز و تاقە و توانای ژن کرابێ لە ڕاستیە کۆمەڵی ژنیش هەن کە ئەچنەکایی سیاسیەوە بۆ خۆیان پراکتیزەی واقعەکەکەن و حقیقەتەکە بینن دوایی لە دەست واقعەکە ڕاکەن چکە خۆیان لە ناو زەلکاوەکەیان بینی و بەڕاستی بەداخەوە وەکو زەلکاوێکی لێ هاتۆ باشووری کوردستان بۆ زێن لەبەرەوەی کە سیاست و دەسەڵات تێکەڵ کراوەی کە لە یەکەم دقەیە باسم کرد مشکلەکە لەوە دەست پێکا لەبەرەوەی کە سیاست چینی نوخبەیە لە باشووری کوردستان بەگشتی لە دنیاشا هەروایە لە کاتێکە ئەم ئاڕاستەیە زۆر هەڵەیە سیاست دەبێ مڵکی گشتی کۆمەڵگە بێ ناکرێت کۆمەڵگەیەکی ناسیاسی پێی بڵێ کۆمەڵگەیەکی هۆشیار ئاستی هۆشیاری کۆمەڵگە لەگەڵ بە سیاسی بوونیایەتی هەتا کۆمەڵگە سیاسی بێ طبعاً دەسەڵات دیموکراتیە بێ کۆمەڵگە هۆشیارە بێ و چاودێر و ڕقیبە بێ بەسەر دەسەڵاتەوە بۆیە مەسەلەن ئەو تەوازنە دروستە بێ دیموکراسی بەو شێوە بەرقەرارە بێ کە تەوازن لە بینی دەسەڵات و کۆمەڵگە دروستە بێ سیستەمی سەرمایەداری بە هەموو شێوەیەک دەیەوێت ژن لە جەوهەری خۆی دەربێنێ بەڵام سیستەمی هاوسەرۆکایەتی یعنی هاوسەنگی ڕەگەزی
دەتوانێت ژن بخاتەوە سەر ڕێڕەوی خۆی و سەر جەوهەری زیهنیەتی خۆی. لەبەر ئەوە سیستەمی هاوسەرۆکایەتی لە هەموو جیهاندا بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر گرنگە. لەبەر ئەوە هەر شوێنێک بۆ نمونە سیستەمی هاوسەرۆکایەتی تێدا پەیڕەو بکرێ گەندەڵی ناکرێ و هەروەها نمونە یەکێک ئیشێکی هەیە لە دەرەوە ئەوکەی کە دەتوانێت لە ناو دائیرەکەی و ئیشانە جێبەجێ بکە نەک ئیشەکەی بەجێ بێڵێ و دواتر سەقەتی دروست بێ لە ئیشەکاندا. بەداخەوە لاەنە سیاسەکانی باشووری کوردستان یعنی سیستەمێک وە سیاسەتێکی جوانیان پیشانی خەڵکی باشووری کوردستان نەدا. هەتا ئێستاش کە لەگەڵ ژنان باسی سیاست دەکەی کەمێک یعنی نخبەیەکی کەم نەبێ زۆرینیان یعنی دەکشێنەوە دوایە و دەڵێن سیاست ئیژن نییە سیاستکردن بۆ ژن نییە. بەڵام خۆشبەختانە نخبەیەکیشیان سیاست بەکاری خۆیان دەزان و سیاسەتێکی دروست و ڕاستەقینە دەکەن.